بەداخەوە بینین ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ و ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی باشووری کوردستان ڕوو لە خراپبوونەکات بە تایبەتی کە پشکی شێری بەر ژنانەکەوێت و ئەبینین ئەمڕۆ ژنان کەوتونێتە بەر شاڵاوێکی پیلانگێڕی هەم دوژمنانمان هەم کۆمەلگا هەم دەسەڵات ژنان ڕۆژ بە ڕۆژە کوژرێن دەستدرێژیە کرێتە سەریان هەتا لەلایەن هاوژینەکانیان لەلایەن براکانیانەوە لەسەر مێزی گفتوگۆ قماریان پێوە کرێت و دەستدرێژی بەرامبەریانەکرێ و ئەوەی کە ئەمڕۆ ژنان بەرەڕوویە بێتەوە لە باشووری کوردستان بەداخەوە تا ڕادەیەکیش ناوشیاری ژنانە لەبەرەوەی ئەگەر ژنان لە ڕووی زەهنێتەوە خۆیان پێش بخان هەست بە ئازادبوون بکەن بەرەو ئازادبوون بڕۆن و هەوڵ و تێکۆشان بن بۆ خەباتی تێکۆشانی ئازادبوون ئەو ژنانە ناکەونە بەردەم نێچیرەکانیانەوە بەردەم دەسەڵات و هەمووشمان نەزانی لە هەر شوێنێکە کە قمارخانە بێیاک و بەداخەوە کائڵم شوێنی لەشفرۆشتنی ژنان بێ ئەبینین کە دەسەڵات لە پشتێتی ئەگەر دەسەڵات لە پشتی نەبێت ئەمنێتی باشووری کوردستان لە ئەستۆی ئەو دەسەڵاتە لە ئەستۆی ئەو ئاسایشەیە بەڵام ئەبینین هیچ شتێ بەرامبەریان ناکرێت و بەرامبەر بەوانە کرێ کە دەنگ هەڵەبڕن کە لە باشووری کوردستانە قومان لەسەر ژنانەکرێ یا دەستدرێژیە کرێتە سەر ژنان مناڵان هەتا کوڕانی گەنج دەستدرێژیە کرێتە سەریان دیاردەیەکی ناشرینە لە ناو کووردا ئەمە هێڵی سوور بوو بەڵام ئەمڕۆ لە سایی ئەو دەسەڵاتی کە خۆ بە دەسەڵاتی کوردیە زانێ ماوەی 30 ساڵە کار ئەجندای دژمنانە وابستەی دژمنانە بەو شوێنە وەستا کە خاکمانە فرۆشیە کە ڕۆڵەکانمان لە شەڕی ناو خۆدا ئادا بە کوشت وە سیرەکەین ئێستا کارێک کە کات کە بەدەستی پیلانگەڕی دژمنان بە تایبەتی تورکیا کە ژەهرێک بڵاوە کاتەوە لەناو خێزانەکان لەناو کۆمەڵگا و ئەویش بە فریودانی گەنجان لە ڕێگای قمارخانەوە قمارەکەن یا نێرگەلا کێشن یا تلیاکەی کێشن ئەمانە هەمووی دەسەڵاتی لە پشتەوە پێویستە کۆمەلگای ئێمە زۆر لەوە شارتر بێ و بە تایبەتی ژنان کە ئەمڕۆ ببێتە پێشەنگی کە ئەبینین چۆن ئەم شۆڕشانەی کە لە پارچەکانی ترا هەیە لە ڕۆژاوای کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە شۆڕشی ژنجیان ئازادی هەبوو پێویستە ژنانی باشووری کوردستان شۆڕشی هەڵ بکەن و ڕێ بکەن لەگەڵ ئەو خەبات و تێکۆشانەی کە ئەمڕۆ ژنان پێشەنگایەتی بۆکەن و ئەو خەباتە ناوەستێتە کۆمەلگا و ژنان ئازاد نەکا بە تایبەتی بە دڵنیایەوە هەموو دیاردەیە کە سەر هەڵەداوکو نێرگەلە وەکو قمار وەکو هەر شتێکی تر کە ناوی بنی وەک لەش فرۆشتن وەکو ژن بە بچووکدان بەشوو زڵم لێکردن ئەمانە هەمووی دیاردەیە کە بۆ ئێمە لەناو کۆمەلگای ئێمە زەرەری گەورەمان بەرەکە بە تایبەتی ژنان بەڵام پێویستە ڕێکخراوەکانی ژنان بێنە جواب ڕێکخراوەکانی ژنان ئەمە چیتر قوبوڵ نەکەن کە ئەواندا مافی ژنە پارێزن بەڵام بەداخەوە ئەبینی ڕێکخراوەکانی ژنانیش بێدەنگیان هەڵبژاردووە لە مەیە بۆیە ئێمە وەکو ژنانی تەفگەری ئازادی هەمیشە دەنگ و ڕەنگمان هەڵەبڕین و یەینە سەر شەقام بەرەو ڕووی ئەوەی کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی بەخلاقە کۆمەلگایەکی ئێمە کۆمەلگایەکی ناموسی خۆی خۆشەوێت خاکی خۆی خۆشەوێت نەتەوە و گەل و ژیانی خۆی خۆشەوێت چیتر قوبوڵی ناکەین پێویستە ئەو دەسەڵاتە بەخۆیان بچێتەوە و زەمینە بۆ ئەمانە نەڕەخسێنێت. بە دڵنیایەوە هەموو کارێکی خراپ دەستی دەسەڵاتی لە پشتەوەی لەبەرەوە دەسەڵات خۆی ئەبێ ئەمن و ئاسایشی وڵات بپارێزیەوە ناو کۆمەلگا بپارێزیە و ئەوانەی کە ئەمڕۆ ئەیکەن پێویستە ئاسایش بەرپرسیار بێت چکە ئاسایشەڵە من ئێوە پارێزم و کۆمەلگا پارێزم بۆ پارێزگاریکردنی کۆمەلگا هاتووە نەک بۆ پارێزگاریکردنی قمارکردن و یانەشەوەکان کە ئابینین ئێستا لە هەولێر بە زۆری لە هەموو وڵاتانەوە ئافرەتە لەش فرۆشەکان بەداخەوە ڕووەکەنە یانەی هەولێر و لە هەولێر یانەیەکی زۆر هەیە و ئەیژبینین لە ڕاگەیانەکانەوە بۆیە دەسەڵات پشکی سەرەکی بەرەکەوێ لە تێکدانوی ئەمن و ئاسایشی وڵات.